كليفر هميشه بيشنگا. سلااوڕێز من مامۆستا عەبدوڵڵا لە ئامادەیی کلێڤەری ناحوکمییە لەگەڵتانم. ئێمە ئەمڕۆ لەگەڵ قوتابیانم لە ئامادەیی کلێڤەری ناحوکمییە هەوڵمانداوە لە با بڵێن لە ناو کلاس لە ژینگەی کلاسەوە قوتابیەکان بهێنین بۆ ناو کتێبخانە کامەیەکێک لە میتۆدەکان یاخود لە ڕێگەکانی وانوتنەوە کە ڕێگەیەکی جیاوازە ئامانجبانەوەیە کە قوتابیان زیاتر بە ژینگەی با بڵێن کتێبخانە و کتێب ئاشنا بکەیت و هەروەها وانەکەت شێربەخش و خۆشتر بکەین. جا ئەمە با بڵێن وەکو مژگەینەیەک و یاخود بڵێن مژدەیەک بۆ قوتابیان ئامادەی کلێڤەری ناحوکمیەوەیە. ئێمە کتێبخانەکەمان کراوەیە هەر قوتابیەک دێ سەردانی بکە بێگومان بە خۆشحاڵیە و کۆمەڵە کتێبمان هەیە. ئەتوانێت بۆ نمونە هەر کتێبێک پێی خۆشە بۆ مودەیەکی دیاری کراو بێ کتێبەکان بات و لە پاشان بیگەڕێنێتەوە بۆ کتێبخانە. هميشه بيشنگا.